دانانی دکتی موبەریدە لە ئێستادا خواستی خەڵکە و زۆرێک لە دانیشتوانی سنوورەکەی بەو سیستەمە نوێی خۆفێنەکردنەوە سەرقاڵ کردووە و دەیانەوێ خۆیان لە گەرمای هاوین ڕزگار بکەن. کەلار جەوەکەی زۆر گەرمە و موبەڕیدەیش بەشی یەک ژوور دوو ژوور ناکە، زیاتر ماڵەکان پێویستیان بە کامل ژوورەکانی بۆی فێنم کردێتەوە، بۆیە موبەڕیدە تەقسیمەکرێت سەر هەموو ژوورەکانە ئەم دکتی موبەڕیدە تێگەی تر ئەگەر دانەی سبلت زۆر دانەی ناکرێت، 34 سبلت لە ژوورەکان ناکرێت، سبلتێکیش کامل ماڵێ فێنک ناکاتەوە. گەرمای کەلاریش زۆر زۆرە وەکو شارەکانی تر نییە لە چاو لە مەنتیقەی سلێمانی و پێنجێن و سەیسایق و ئەو ژوور. یەکێکە لە فرۆشیارەکانی موبەریدە لە کەلار و بە پێی قسەکانی خەڵکی خواستیان بۆ کڕینی موبەریدە زیادی کردووە، چونکە سیستەمی دکت بۆ کارپێکردن پشت بە هەوای موبەریدە دەبەستێت و کارەبای کەمتریشی دەوێت لە چاو ئامێرە فێنکەرەوەکانی تر. ئەمە بۆ ئەمە بەکارن زیاتر چکە ئەمە لەسەر ئەمپێر و لەسەر ڕئیسیش ئیشەکە ئەنجا ئەم موبەریدانە زۆر ماتۆرەکانیان ئینڤێرتەرە لەبەرەوەی کەم کارەبا بەکارێنێت و کەم ئەمپێریە چ 24 ساعتە ئیشکە ئەنجام بەردە 24 ساعتە ئیشکار لە خانوویەکە ئەو ماڵە بێگومان سار دەبێتەوە و خەڵکی زۆری سە بازاری سبلت بەڕاستی نەماوە چکە لەبەر ئەم پێوەری زیرەکە زۆر جار 20 ئەمپێرەدا ناتوانێت هەمووی بخاتە ئیش. سەرەکەی بازاری زۆر سست بووە زیاتر ئامانە ئەڕوات. کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی و دانانی پێوەری زیرەک لەو هۆکارانن خەڵکی ناچار کردووە ڕوو لە کڕینی ئەو ئامێرانە بکەن کە تێچووی کەمە و کارەبای زۆریشی ناوێت. ئێستا خەڵک پەنای بۆەوە بردە کە بە دکتی کارە بە دکتی موبەڕیدا بۆ بە ئامێرێکی 2 ئەمپێری بتوانێت هەموو ماڵەکەی فێنک بکاتەوە بە 2 ئەمپێر بەبێ ئەوەی وەکو جاران هەموو ژوورێک سپلتێکی هەبێت سبلتێکی تایبەتی کە بە 10 بۆ 12 ئەمپێر ئیش بکات جاران پێش ئەم پێوەری زیرەکە و ئێمە ماڵوا هەبوو 70 ئەمپێر کارەبا ئەنجا ئەتوانی لە هاوینە ماڵەکەی فێنک بکاتەوە، بەڵام ئێستا بە دانانی سیستمی دکتی موبەڕیدە و ئەو موبەڕیدانەکەەوە ئێستا هاتوونە ئەتوانێت بە 2 ئەمپێر هەموو ماڵەکەی فێنک بکاتەوە. کەلار و گەرماکەی پێویستی بە خۆگونجاندنە و خۆگونجاندنێک هەر هیچ نەبێت لە تینی گەرمای تاقات پڕوکێنی هاوین بتپارێزێ. جاران هەر گەرماکەش هەبوو بەڵام وا 2 ساڵە وشکە ساڵیش بووە بە میوان. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.